ژمارەیەک لە کاندیدانی کۆمەڵ لە بازنەی سلێمانی کاسبکارانی بازاڕی ئازادی سلێمانیان بەسەر کردەوە و لە نزیکەوە لە 347 کۆمەڵی دادگەریان زیاتر پێ ئاشناکردن و گویان لە نیگەرانی و پێشنیارەکانیان گرت. ئەمڕۆ ئێمە لەگەڵ ئەم برا بەڕێزانە لەگەڵ ئەم مامۆستا بەڕێزانە ژمارەیەک کاندید لەگەڵ کاگەژاری بەڕێز پێکەوە هاتوونەتە ناو بازار پەیامی کۆمەڵی دادگەری کوردستان ئەگەێنین بە خەڵکی خۆشەویستی خۆمان. سپاس بۆ پێشوازیان، سپاس بۆ پشگیریان و لەم جۆرە هەڵمەتانش بەردەوامە بین تا پشتیوان بەخوای گەورە لە ڕۆژی 20 زۆرترین خەڵک بچێ بەشداری هەڵبژارنەکان بکە و زۆرترین خەڵک بچێ پشتگیری لیستی کۆمەڵ بکە. منۆرکوکاندیدی ژمارە 21 لەسەر لیستی 147 هیوادارین خەڵک متمانەمان پێ بکات چونکە بەڕاستی لە پەرلەمان و ئەنجومەنە خۆشەویستیەکان بەڕاستی نمونەی مامۆستا عومەر و کە عەبدولسار و بەدرێخان و چێمان هەیە و کۆمەڵی دادگەری هەر کەسێکی کاندید کرد و هەر کەسێکی داناوە خەڵکانی باز بوون، خەڵکانی شارەزا، خەڵکانی لێهاتوون هیوادارین خەڵکی کوردستاندا نەما پێ بدەن و شایەتی خەڵکی کوردستان شایەتیمان بۆ دەن بەڕاستی کاندیدی لێهاتوو شارەزامان هەیە. هاوڵاتیان و کاسبکاران دەڵێن پێویستە سەرجەم هاوڵاتیان بەشداری لە پرۆسەی دەنگداندا بکەن چونکە ئەم جارە پرۆسەیەکی چارەنووسازە و تاکەڕێکەی گۆڕانکاریشە. وڵای ئینشەڵا هیوادارم هەموو خەڵکی بچێتە سەر سنووقی سەنگدان و ئینشەڵا دەنگمەن بە کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی ئینشەڵا کۆمەڵی دادگەری ئینشەڵا. تۆ وەکو کاسبکارێک پێم بڵێ تا چەند بە گرنگی ێزانی خەڵک بەگشتی بەشداری لە پرۆسەی دەنگدان بکەوە چارەنووساز. ئەگەر مەمێم حەزەکەم هەموو کەس بچێتە سەر سنووقی دەنگدان و ئینشەڵا بەشێکم ئەم زڵم و عەدالەتی نەعەدالەتی ئینشەڵا نەمێنێت. ئەگەر ئەو خەڵکە بەعام هەموو بچێتە سەر سنووقی دەنگدان و دەنگ بن وەڵای ئیشێکی باشە، بەس بەعام خەڵکە بچێت نەک نیوەی لە ماڵە خۆی بشارێتەوە بڵێ وەڵای هیچ نابێت. ئەگەر بەعام بچن و دەنگ بن بەوانە کە مستحقن وەڵای ئینشەڵا وەزعەکە باشە بێت. من یەکشت بە هەموو کەسێک لەمەی کاچێتە حکوومەتەوە من کەسێکی کاسپم دوکانم هەیە ناشمە هیچ بڵێ هیچ پرۆپۆسەی وەرناگرم. وەڵامیمێ گۆڕانکاری هەچ کەسێک ئەچێتە هەست پرۆپۆسێکە گۆڕانکاری لە خۆیان دروستکە. ئەگەر لە هەچ کەسێ بێ ئەندام پەرلەمانە وەزیرێک شتێکە خۆی گۆڕانکاری لە خۆیان دروستکە وڵاتەکە چاکە بێ. پێویست ناکات و ئەم بڵێم حکوومەتە لا بەم حیزبە لا بەم حیزب بە هەر هەبێ لە هەموو دنیا حیزبێ قەچەکە بە هەموو حیزبێکە بێ بڕێکی و بە ئاشتیانە بەیەکەوە بنەمی. من ڕاستە هەموو حیزبەکان گلەیم لیان هەیە خشتی خراپیان هەیە گەندەڵی هەیە بەڵام ئیشەڵا هەچ کەسێ ئەم ئەندام پەرلەمانە بەڕێزانە لە هەر حیزبەکان بچنە پەرلەمانەوە بۆ خۆیان لەناو خۆیان بگۆڕن لەناو خۆیانت بەزەیگە ئەمەم خەڵکا بێتەوە. کاندیدانی لیستی 147 کۆمەڵی دادگەری پێشوازی گەرمیان لە نێو کاسبکاراندا لێکرا و بەڵێنی پشتیوانیان پێدرا ومێدیشان خواست وەکو چۆن لە ڕابردوو پشگیریکاری سەرسەختی هاوڵاتیان و مافەکانیان بوون بۆ ئەم خولەش باشتر لە پێشووتێ بچنەوە نێو پەرلەمانی کوردستان. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.